بە ناوی بەدیهێنەری سروشت و جوانی پێکەوە لە پێناو نیشتمان و بەرهەمەکانی کە دار و بەرد و خاک و خۆڕی وەک جەستەمان وەک گرێنەی چاومان ڕەگاژۆی ناخمان بووە هەر خەسارێک کە لەم نیشتمانە ئەکەوێ بوژانەوە و گەڕانەوەی خەسارە. ئێمە دانیشتوانی ئەم خاکە پیرۆزە لە پێناو بەرەی داهاتوو بەرپرسیارین قەد لە کونجی خەمساردیدا نامێنێتەوە. هەر کار و کردەوەیەکی ناشیانە و هەڵەخوازانە و بەرژەوەندخوازانە کە خەساری بۆ ژینگەی کۆمەڵگا هەیە وەک دانیشتوانی ئەم خاکە پیرۆزە لێی بەرپرسیارین و بەڕاشکاوی دەنگ هەڵدەبڕین و بەرپرسانە سەرنجی ئەدەین. تکایشمان ئەوەیە کە هەموو چین و توێژەکانی کوردستان لە ئاست ئەم کاولکاریە بێدەنگ نەبن. دەستەی شاخەوانی هەڵۆی سەقز ڕێکەوتی 2 جۆزەردانی 2725 شاخی بەیانی سەربەرز.